هەنگاوەکان یەخستنەوەی هێزەکانی پێشمەرگە و چاکسازی لە وەزارەتی پێشمەرگە بەردەوامی هەیە. پەرلەمانی کوردستانیش لە ڕێگەی لیژنە تایبەتمەندەکانەوە چاودێرێکی وردی ئەو هەنگاوا دەکات بۆەوەی بزانین ئەم پرسا بەچی گەیشتۆ و تا چەندە هەوڵەکان هەوڵێکی ئومێدبەخش و هەوڵێکی جدیە بۆ یەگرتنەوەی هێزەکانی پێشمەرگە. میوانداری زۆر بەڕێز عوسمان سێدەری جێگری سەرۆکی لیژنەی کاروباری پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان لەلامان ئامادێ. کاوسمان بەخێر هاتی. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. سەرەتای پرسیارەکەمان لەوە بێت هەوڵەکان بۆ یەکخستنەوەی هێزەکانی پێشمەرگە لە چ ئاستێکدا دەبینی و تا چەندە ئومێدبەخشە؟ سەرەتا لێرەوە سڵاو ڕێزمان هەیە بۆ هێزی پێشمەرگەی کوردستان و ڕێزمان هەیە بۆ کەسوکاری سەربەرزی شەهیدان. لێرە پیان دەڵین بەیانیتان باش و بەیانی هەموو خەڵکی کوردستانیش باش. دیارە یەخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان چەند ساڵێکە هەوڵێکی زۆری بۆ دراوە و بەڕێوەبەرایەتێک دروست کراوە بە ناوی بەڕێوەبەرایەتی چاکسازی وەزارەتی پێشمەرگە و هێزی پێشمەرگەی کوردستان. ئەو بەڕێوەبەرایەتی دیارە هەوڵێکی باشی داوە تەمەن بەڕێوەبەرایەتێکە بە مەبەستێکە کە ئیش و کارەکانی ڕاستەوخۆ لەگەڵ هاوپەیمانانە. هاوپەیمانانیش بە حەقەت مەبەستێکی زۆریانە کە هێزی پێشمەرگەی کوردستان یەک بگرێتەوە بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان ببێتە خاوەنی سوپایەکی یەکگرتووی خۆی و بەمەش ینی ببێت بە هێزێکی گەورە لە بەرامبەر هەڕەشەکانی تۆرۆریستانی داعش و هەڕەشەکانی نایرانی میلەتەکەمان لە هەر شوێنێکە بن. بۆیە هەنگاوەکان بەڵێ هەنگاوەکان بەرەو پێشچوونی بەخۆیەوە بینیوە بە تایبەتی لە ساڵی ڕابردوودا هەنگاوەکان زۆر باش بەرەو پێشەوە چوون وانە لە زۆر بواردا وەکو باسمان کرد، بەڵام بە تایبەتی لە ئێستادا ئەوەی کە لە بواری کردەیی کە ئێمە بە چاوی خۆمان بیبینین ئەوەیە هێزەکانی پشتیوانی یەک، هێزەکانی پشتیوانی دوو ئێستا بە ڕسمی ئەوانە خراونە سەر وەزارەتی پێشمەرگە و بە شێوەیەکی ڕێک و پێک و یەکەی ژمێریاری و هەموو شتێکیان خراوەتە سەر ئەوێ کە ئەمە شتێکی زۆر باشەوە هەموو شتەکانی تەواو بووە. ماوەتەوە ئەوە هەیکەلەی باڵین تەنزیمی تەشکیلاتی ئەو یەکانە کە ئەو یەکانە یەکەیەک بوون، ینی بەڕاستی خۆشیان ینی دوو یەکەی زۆر باش و لە شەڕەکانی تۆرۆریستانی داعشیش دەوری زۆر باشیان هەبووە. دەتوانین بڵین لە هێزە باشەکانی کوردستانن، ینی هەموو خەڵکی گەنج هەمووی لە ڕووی چەک و تەقەمەنی ینی توانایەکی باش. بۆیە ئەم هێزانە لە ئێستادا بە تەواوەتی خراونە سەر وەزارەتی پێشمەرگە کە ئەمانە زیاتر لە 10,000 کەس دەبن، بە هەردوولان زیاتر لە 10,000 کەس دەبن. بۆیە بەردەوامی یەخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان بەردەوامی هەیە، بەڵام ئێمە دەتوانین بڵین بەداخەوە کە تۆزێک بەخاوی ئەڕوا کە بەخاوی دەڕوا هۆکارەکە زۆر بەداخەوە کە من لێرە دەیڵێم پێم ناخۆشە، پێم خۆش نەبوو وایە کەمی متمانە لە نێوانی لایەنە سیاسیەکانی کوردستان بیزات یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان. هەچ کاتێک متمانە لە بینی ئەم دوانەماندا چەندێک بەهێز دەبێت، ئەوەندە هەوڵەکانی یەکگرتنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان کارا دەبێت. کەمێک هەر کاتێکیش ینی متمانە لە بینی ئەم دوانەدا ینی بەرەو زەعیفی دەڕوات، ئەوەندە ینی یەکگرتنەوەی هێزی پێشمەرگە وە لەمپەڕی زیاتر دروست دەبێت لە بەردەمی یەکگرتنەوەی هێزی پێشمەرگەی کوردستاندا. بۆیە ئێمە پێمان وایە دەبێت ینی ئەم بابەتە بابەتێکە بابەتێکی زۆرتر سیاسیە. بۆیە ئێمە هەوڵەکانمان زۆر داوەکو لیژنەی پێشمەرگە ئێمە هەر لە بیداەتەوە چەندجار لەگەڵ هاوپەیمانان کۆبووینەوە، هاوپەیمانان زۆر بەلایەنەوە گرنگ بووە و زۆر بەلایەنەوە مەبەستیان بووە کە هێزی پێشمەرگەی کوردستان یەک بگرێتەوە و چەندجار ئێمە لەگەڵیان دانیشتوین ئەوان هەموو ئەو کەم و کورتیانیان بە ئێمە گوتووە، پیان گوتوین کە لەکوێ لەمپەڕ هەیە لەکوێ نییە، ئەوانیش بەردەوامی لەگەڵ وەزارەتی پێشمەرگە کۆبوونەوەیان بووە. ئێمەش بۆ خۆمان کۆبوونەوەی زۆرمان کردووە و هەروەها هەوڵمان داوە بە دوواداچوونمان کردووە. ئێمە بۆ لە ناو میحوەرەکانی هێزی پێشمەرگەی کوردستان هەر لە خانەقینەوە هەتاکو سەر حدودی سووریا و ئەوانە ئێمە سەردانی میحوەرەکانمان کردووە و دەستنیشانی کەم و کوڕەکانی هێزی پێشمەرگەی کوردستانمان کردووە. بەداخەوە ئەو هێرشانەی تۆرۆریستانی داعش کە ڕوویدا لە با بڵین لە
دوومانجی ڕابردوو کۆمەڵە هێرشی زۆر ڕوویداوە بۆ هۆیشەوە کۆمەڵە قوربانی زۆر بەداخەول ناوێت پێشمەرگی کوردستان و خەڵکی سویلیش کەوتەوە ئانا ئێمە پێشتر لە سەردانەکانماندا ئیشارەتمان بە کەم و کورتیەکان دابوو و ئیشارەتمان بۆ شوێنانە دابوو کەوا هەندێک شوێن هەبوو لە ڕووی پێشمەرگەوە ئەو شوێنانە پێویستی بە هێزی زیاتر هەیە و هێزەکان پێویستیان بەوە هێز جێگۆڕچیان بێ بکرێت و لە ڕووی چەک و دووربینی حراری و ئەم جۆرەشتانەوە ئێمە راپۆرتێکی کاملمان ئامادە کردبوو و راپۆرتێکەشمان ئێمە داوەتە وەزارەتی پێشمەرگە و لەگەڵ وەزارەتی پێشمەرگەش چەند جار کۆبوونەوەمان کردو و شارەتمان بەم کەم و کورتیانە داوە. بەڵێ کاوسمان هەڵبەتە دوای بەردەوام دەبین لە سەردانەکەی ئێوە ئامانج و گرنگەکەی چی بوو و هەنگاوەکانیش دوای سەردانەکەی لیژنەکانی کاروباری پێشمەرگە لە پەرلەمان چی بوون. لە قسەکانی پێشتر تا باس دەوە کرد کە هەنگاوەکە خاوە هۆکارەکەشی بۆ نەبوونی متمانە دەگەڕێتەوە جگە لە نەبوونی متمانە بابەتێکی دیکە ڕەنگە دەستێوەردانی حیزبی یاخود کەسی سیاسی بێ بۆ هێزەکانی پێشمەرگە ئەمەیان تا چەندە کاریگەری لەسەر یەخستنەوەی هێزەکانی پێشمەرگە دروست دەکات. بەڵێ بەتەچید ئەوەش هەیەتە من دیارە جۆر کەسێ لە بەرژەوەندی نەبێت لەوانەیە هێزی پێشمەرگەی کوردستان یەک بگرێتەوە ببێت بە سوپایەکی یەکگرتووی کوردستان من خۆم لە خەیاڵم لە ساڵی 92 لە یەکەمین کابینی حکومەتی هەرێمی کوردستان ئەو کاتە سوپایەکی یەکگرتووی کوردستان هەبوو خۆم ئەو کاتە من جێگری فەوج بووم لە سوپای یەکگرتووی کوردستان ینی بەڕاستی دەتوانم حقەتە بڵێم کە ینی خۆشترین ڕۆژگارەکانی ژیانی من ئەوە بوو کە من لەو سوپایەدا بووم سوپایەک بوو بە معنای کەلیمە سوپایەکی یەکگرتووی کوردستان بوو بۆیە ئێمە بەداخەوە تا ئێستا هەنگاوەکانمان بەرەو ئەوەیە ئێمە بگەینەوە بەوەی ئەو ڕۆژە ئەو ڕۆژە کە سوپا هیچ هێزێک لە دەرەوەی سوپای یەکگرتووی کوردستان نەمابوو هەمووی لەناو ئەو سوپایەدا بوو و ڕێک خرابوو لە چوارچێوەی فەوج و لە چوارچێوەی لیوا و لە چوارچێوەی قیادەی منتیقەی بابڵی قیادەی منتقەی کەرکووک بوو قیادەی منتقەی سلێمانی هەبوو قیادەی منتقەی هەولێرە بوو قیادەی منتقەی دهۆک هەبوو کە ئەمە یان تەشکیلێکی زۆر منەزەم و باش بوو بۆیە ئێمە پێمان وایە بەڕاستی ینی دەبێت ئەو کەسانەی کەوا دەبنە لەمپەر لە بەردەمی یەکگرتنەوەی هێزی پێشمەرگەی کوردستاندا دەبێت ئەو حقەتە بزانن ئەگەر ڕۆژگارێک ئێمە ڕوبەڕووی هەڕەشەیەک بوو بینەوانێ ئەمەی هەشمانە لەوانەیە ئەگەر ئێمە خاوەنی سوپایەکی یەکگرتووی نەبیم توانین لە دەستی بدەینوانە لەبەر ئەوە ئێمە تەوەقوعمان نەدەکرد ینی ڕۆژگارێک هێزێکی درڕندەی وەکو تیرۆریستانی داعش لە نکاو هەڵتۆقێ و بەربنگ بە هێزی بە هەرێمی کوردستان بگرێ و بزات هێزی پێشمەرگەی کوردستان بە ماوەی 1200 کیلۆمەتر ببێت بە بەرگری کار لە بەردەمی هێزێکی ئاوا خەتەرناک لە هەموو جیهان و کوردستاندا لەبەر ئەوە ئەو هێزەی کە ئەو هێزەی کە میلەتی کوردی پاراست لە هێرشەکانی تیرۆریستانی داعش تەنها و تەنها هێزی پێشمەرگەی کوردستان بوو بە پاڵپشتی هاوپەیمانان بە حقەت هاوپەیمانان هەموو کاتێک ینی پاڵپشتێکی گەورەی هێزی پێشمەرگەی کوردستان بوون لە هەموو بارەکاندا بۆیە ئێمە بەو کەسانە دەڵێن ینی دەبێت ئەو حقەتە بزانین ئێمە هەموو کاتێک ملەتی کورد لە بەردەمی هەڕەشەی گەورەدایە و ئێمە نارانێکی زۆرمانەیە ئێمە شوێنی جوغرافیای ئێمە تەبیعەتی ئێمە شوێنەکەی ئێمە واکەوتووە ئێمە لە هەر چوار دەورەمانەوە دەبێت بەرگری لە خۆمان بکەینوانە لەبەر ئەوە پێویستیمان بە هێزێکی منەظەمتر هەیە پێویستیمان بە هێزێکی باشتر هەیە ئەم هێزەی هەمانە ئەم هێزەی ئێمە هەمانە پێویستی بە نوێ بوونەوەشەیە باشەت لەبەر چی لەبەر ئەم هێزە ینی وەرە ئەگەر تۆ تەماشا بکەیت لە ساڵانی دوای لە شۆڕشی نوێی گەلەکەمانەوە هێزەیەکە هەیە ڕاستە لە دوای نەوەتویەکەوە ئەم هێزە ئیتر دوای یەکەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان تەشکیلەکان بە تەشکیلی عسکەری گۆڕاوانە بەڵام بەشێکی قیادەکانی ئەم هێزە ئێمە هەر ئەو هێزانن کەوا پێشمەرگەی دێرین و تێکۆشەرانی شاخ بوونوانە بۆیە ئەم هێزە زۆر شیلاک بووە ئێمە بۆ ئەم مەبەستە دیارە لە کۆبنەوەکاندا و لەگەڵ ئەنجومەنی وەزیران و لەگەڵ وەزارەتی پێشمەرگی شارەت بەوە دراوە کە ینی ئەو کەسانەی کەوا مستحقاتی خوانە بۆ ئەوەی کە خاننشین بکرێن وانە خاننشین بکرێن و لە بەرەوە خەڵکی تازە و خەڵکی باشتر بێت لە پێشەوە بۆ ئەم مەبەستەش بڵێ فەرموو ئەفو ببوورە قسەکەم پێبڕی لە چوارچێوەی ئەوەی کە هەوڵ دەدرێت هێزەکانی پێشمەرگەیەک بخرێتەوە بچێتە سەر وەزارەتی پێشمەرگە و هاوکات لە قسەکان تا باست لەوە کرد ئەو کەسانی کە چەندین ساڵە خزمەت دەکەن لە هێزەکانی پێشمەرگە خانە نشین بکرێت ئەو چاکسازیەی کەوا بڕیارە بکرێت لە هێزەکانی پێشمەرگە جگە لەم دوو بابەتەوە باست کرد چی دیکە لە خۆ دەگرێت بابەتەکان تەبعەن دیارە ئەو چاکسازیە لە بواری کەمەندامانی سەنگەر تەبعەن دیارە لیژنەی تایبەت هەیە و لە بواری خانەنشینان بە حقیقەت ئەمە یاسای چاکسازیش تەبعەن دیارە
ئێستاکانە لە وەزارەتی پێشمەرگە ئیشی لەسەر دەکرێت بە چەندین لیژنە پێکێنراوە لە هەموو ئەو بوارانەدا وە لە یەکەی ژمێریاری هێزی پێشمەرگەی کوردستان لە هەموو بوارەکاندا وە لە یەکخستنەوەی موچەی هێزی پێشمەرگەی کوردستان کە مەخاڵێکی گرنگە یعنی یەخستنەوە ڕێخستنەوەی موچەی هێزی پێشمەرگەی کوردستان وە لە بواری پلەی پێشمەرگانی بۆ نمونە ئێمە تا ئێساش پێشمەرگە بەشێکی بە تایبەتی لە هێزەکانی هەفتاوەشتا تەلەفۆن دەکەن بۆ ئێمە کەوا پلان بۆ کراوە بەڵام بەداخەوە موچەکانیان بەشێکی زۆریان بۆ نەبەستراوە ئەوانە ئەویش پەیوەندی بەوە هەیە کە بەداخەوە ئێمە ئەگەر خاوەنی سیستەمێکی یەکگرتووی ینی وەزارەتی پێشمەرگە و هێزی پێشمەرگەی کوردستان بین لەوانەیە هەر کەسێک کە بەپێی ئستەقاقی پلەکەی خۆی کە پلەکەی بەرزەکرێتەوە مەفروزە موچەکەشی بۆ بەسترێتەوە ئەوانەکە ئەمە بەداخەوە بۆ بەشێک بە تایبەتی لەوانەیە هێزی پێشمەرگەی کوردستان بۆ بەشێک لە پلەدارەکان نەکراوە هەروەها لە بواری خانەنشینی ئێستاکانە خەڵکانێکی زۆر هەن کە مستحقی ئەوەن خانەنشین بکرێن پلەکانیان ئێستا نێردراوە ئەوانە کراون بە لیستێک و کە نزیکی لە سەروی 500 بۆ 800 کەسە نێردراوە بۆ ئەنجومەنی وەزیران و لێوە بۆ سەرۆکاتیێرم ئەگەر ئەمانە خانەنشین بکرێن لە خوارەوە خەڵکانێکی تر هەم پلە و هەم پایان بەرز دەبێتەوانێ و خەڵکیی نوێتر و خەڵکیی گەنجتر دێتە سەرەوە و بۆ ئەمە بەسەش دیارە تەبعەن لێسادا لە هەردوو کۆلێژی سەربازی خەڵاتچوالان و کۆلێژی سەربازی زاخۆ بە هەردووچیان تقریبان 1000 خوێنکار ئێساکانە لەو شوێنانە لە مەشقکردندان و لە کۆلێژی هەردوو کۆلێژەکەدا ئێساکانە کە لەوانەیە لەم ساڵی ئایندە 2022 ئەمانە بتوانن تەخەڕوج بکەن و بچنەوە ناو هێزی پێشمەرگەی کوردستان کە ینی وەکو ئەفسەرێک دەتوانن ینی ئەوانیش ڕۆڵێکی باشتر ببینن و هێزی پێشمەرگەی کوردستان لەو بارەدا ئێستا ئێمە ینی زۆر بە کەمی یەکێک لە مشکلەکانمان ئەوە بکەیمە جەختمان لێ کردوتەوە لەگەڵ وەزارەتی پێشمەرگە و لەگەڵ حکوومەتکردنەوەی ئەم دەورانە بووە لەبەر ئەوە زۆربەی زۆری ئەفسەرەکانی ئێمە بەشی هەرێ زۆریان لە سەروی نەقیبەوەن ئێساکان ینی ئێمە ملازم ئەوەل و ملازمی سانی ئەم جۆرانە نەماوەکە خۆی لە واقعدا فەسیل با بڵین سریە ئەم جۆرە ئەفسەرانە بەڕێوەی دەبنوانەکەم جۆرە ئەفسەرانە زۆر کەم بوونەوە لە بەرەوەی بەمروری زەمن بەهۆی ئەوەی پلە وەستێنرا بۆ دەولاتیش وەستێنرا بوو بەهۆی شەڕی ترۆرستانی داعش و ئەو هەموو نەهامەتیانەی بەسەر میلەتەکەمان هات ئێستاکانە بە خۆشحاڵی ئەم دەولەتانش دەستی پێ کردوەوە کە ئەمەش دەور و کاریگەریجە بۆ ینی لە هەموو بوارەکاندا لیژان پێکاتووە ینی بۆ ئومێدەین بەکو کەمەندامانی سەنگەری ژیاخود خاننشینانی باڵین سەر بە وەزارەتی پێشمەرگە وێزەکانی هەهشتا ئەوانیش لیژنیان بۆ دانراوە کە ئەوانیش بە شێوەیەک ڕێک بخرێنەوانێ و بتواندرێت ئەوانەی کەوا با بڵین غەدریان لێکراوە لە ئایندەدا لیژانێک دابدرێت بۆ ئەوەی ئەو غەدر و غودورانە جارێکی تر یەکسان بکرێتەوانێ ئەو خەڵخانەی حەقیان فوتا حەقیان بۆ بگەڕێتەوە ئەم لیژنانە دانراوە بەڵام بەداخەوە تەمانە مشکە باز دەکەم ئەمیش هەر بە شێوەیەکی زۆر تۆزەک خاو دەڕوات و ئەوانە خەڵک چاوەڕوانی ئەوەی زیاتر هەیە کە ینی بە شێوەیەکی باشتر ئەمە ینی هەوڵەکانی هەنگاوەکان کاراتر و باشتر بێت و ئانە بۆ ئەمە بەستە دیارە ئەو لیژنانە وەزارەتی پێشمەرگە لیژنەکانی وەراپۆرتی با بڵین لیژنەی چاکسازی راپۆرتەکانیان ساڵانە تقریبان لە ساڵی 2020 راپۆرتێکیان داوە بە ئێمە لەسەر هەنگاوی یەکەم لەسەر هەنگاوی دووەمیش بە هەمان شێوە راپۆرتیان ناردووە ئێمە وەکو لیژنەی پێشمەرگە چاودێری وردی با بڵین دۆخەکەش ئەەکەین بۆ ئەوەی ئەو لەم پەڕانی کە هەیە لە بەردەمی پرۆژەی چاکسازی لە هەموو بوارەکاندا هەوڵ بدەین وردە پرۆژەکە بە شێوەیەکی کاراتر و باشتر بەڕێوە بچێت و ئەوانە لە هەمان کاتیشدا دیارە ئێمە وەک شارەتمان پێدا ئەوانە ئێمە لەبەر هەموو کاتێک ینی دەبێت لەبەر احتمالاتی با بڵین تەحەدیاتی زۆر گەورەی دوژمنانی میلەتەکەمانی بۆ نمونە ترۆسانی داعش لە ماوەی دومانجی ڕابردوودا چەندین هێرشی لە نکاویان ئەنجامدا و هەر بۆ هۆیەوە نزیکی سی پێشمەرگە و هاوڵاتی بوونە قوربانی بەڵام ئێمە چەندجار لیژنەکەمان دیارە لەگەڵ وەزارەت تەچیدمان لەسەر ئەوە لە حکوومەت لە ڕێگای پەرلەمانە و تەچیدمان لەوە کردوێتەوە کە پێویستە ئەو بۆشایە ئەمنیە کە لە نێوانی وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی بەرگری عراقیدا هەیە کە بۆتە شوێنی خۆڕێخستنەوەی ترۆریستانی داعش داوامان کردووە کە ئەو بۆشایە بە هەر نرخێکە بێ پڕ بکرێتەوە و بۆ ئەم مەبەستە ئێمە
پرۆژەمان هەبووە بەرنامەمان هەبووە بەرنمەکانی خۆمان داوەتە حکوومەت کە ئەوش ئەوە بووە داوامان کردووە کە ئەو ناوچانە بە هێزی پێشمەرگەی کوردستان پڕ بکرێتەوە ئەمە بژاردەی یەکەممان بژاردەی دووەممان ئەگەر ئەمە نەکرێ لێ بە هێزێکی هاوبەش بکرێتەوە ئێستا بە خۆشحاڵی و هێزە هاوبەشەکە تقریبا ئۆپەراسیۆنی هاوبەشیان ئەنجام داوە و لەو ناوچانە تواندراوە بەشێک لەو ناوچانە بە تایبەتی ناوچەی گەرمیان ینی لە تیرۆرستانی داعش لەو ناوچانە پاک بکرێنەوە کە ئێستا بە خۆشحاڵیەوە ماوەیەکە ئەمن و ئاسایش گەڕاوەتەوە بۆ ئەو ناوچانە بەڵام ئەوەی کە ماوەتەوە بە تایبەتی چیای قەرەچووخ بەداخەوە چیای قەرەچووخ کە چیایەکە چیایشی سەختە کە تا ئێستاکانە بە ڕوونی بە ئاشکرا ترۆریستانی داعش لەو چایەدا خۆیان لە مەکۆداوە لەوێوەدا دە بە زنکاری ترۆریستی ئەنجام دەدەن وانە ئێمە هەوڵمانداوە و لە ڕێگای حکوومەت و هەروەها لە ڕێگای پەرلەمانەوە هەوڵمانداوە کە ئۆپەراسیۆنی هاوبەش و ئەو ناوچەیش بکرێ و چیاش پاک بکرێتەوە لە تورستانی داعش بەمەش ینی جارێکی تر ئەمن و ئاسایش بۆ ئەو ناوچانە و بە تایبەتی بۆ ناوچە چێشە لەسەرەکان ئەگەڕێتەوە کە لە ئێستادا ڕوبەڕووی هەڕەشەی زۆر گەورە بوونەوە ینی لەژێر باڵی ترۆریستانی داعشدا بەداخەوە ئەو عەرەبە شۆڤینیانش جارێکی تر بە ناوی ترۆریستانی داعش و بە ناوی ترەوە بوونە هەڕەشەیەکی گەورە لەسەر جوتیاران لەو ناوچانە چەندین جوتیار تیرۆر کراون و هەروە چەندین جوتیار دەرکراون لە گوندەکانیان زەویەکانیان داگیر کراوە بەداخەوە هاتووە کار و پیشەی ڕۆژانەیان پەک بخرێت لەو کاگوستمان جگە لەم بابەتانە بابەتێکی دیکە هەیە کە ڕەنگە ئەو یاسایانی کە هەبێت تایبەت بە پێشمەرگە پێویستی بە هەموارکردنەوە هەبێت لەم چاکسازیە کار لەسەر ئەوە کراوە یاسای باشتر تایبەت بە پێشمەرگە هەبێت لە پەرلەمانی کوردستان لەمڕۆ چی کراوە لە ئێستادا پێویستمان بە یاسای دیکە هەیە ئێمە ئەلحەق قسەی خۆمانمان کردووە لەسەر ئەوە بەڵێ ئەو یاسایانە یاسای 34 یاسای 37 یاسای 38 کە ئەمانە تایبەتن بە هێزی پێشمەرگەی کوردستان ئەمانە ئەگەر ڕۆژگارێک ینی ئەم یاسانە دەرکرابن لەوانەیە بۆ ئەو کاتانە گونجاویان هەبوو بێت بەڵام ئێمە پێمان وایە ئەم یاسانە پێویستیان بەوە هەیە کە ینی هەموار بکرێنەوە لەبەر چی هەموار بکرێنەوە لەبەر ئەوەی کە ینی ئەو یاسانە بۆ ئەو ڕۆژانە گونجاو بوون لەوانەیە بۆ ئەمڕۆ شێوەیەکی تر گونجاو بێت بۆیە ئێمە بەڵێ داوامان کردووە کە ئەو یاسا تایبەتمەندانە لە هەموو بارەکاندا هەوڵ بدەین هەموار بکرێتەوە ئەو بڕگانەی کە بۆ ئێستا پێویست نین ئەوانە ئەو مادانە تێگەیشتی بگۆڕدرێن بە مادەیەکە بۆ ئێستا گونجاوتر و باشتر بێت بۆیە ئێمە پێمان وایە دەبێت هەموو لایەکمان بە ئیرادەیەکی یەکگرتووە هەوڵ بدەین هێزی پێشمەرگەی کوردستان بێت بە هێزێکی نیشتیمانی باش لەبەر ئەوە ئێمە میلەتێکین قەدەرمان وایە کە شوێنەکەی ئێمە جوگرافیاکەی ئێمە بەو شێوەیەوە ئێمە توانیمانە بە خەباتی دەیان ساڵ و هەزارەهان شەهید و ئەنفالکردن و چیمیابان بارانکردن توانیمانە ئێمە هەرێمێک دروست بکەین و ئەم هەرێمەش پێویستی بە چییە پێویستی بە پاراستنە بۆیە ئەم هەرێمەی ئێمە ئێستاکانە هەموو باسەکانی تری کوردستانیش چاوێن لەسەر ئەم هەرێمی ئێمە هەرێمی کوردستانە بۆیە پێویستە هەموو لایەک بە دڵسۆزی و بەرپرسانی باڵاش ینی هەنگاوی باشتر و بە ئیرادەیەکی باشتر بێنە پێشەوە بۆ ئەوەی ئێمە هێزی پێشمەرگەی کوردستان بکەین بە هێزێکی نیشتیمانی. کاک عوسمان فشارەکانی هاوپەیمانی لەسەر هەوڵەکان بۆ یەخستنەوەی هێزی پێشمەرگە تا چەندە هەنگاوەکان سریعترە دەکاتەوە بۆ یەخستنەوەی ئەم هێزانە هاوپەیمانان ئەگەر بڵێم لە خۆمان زیاتر بەتەنگ یەکگرتنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان لەوانەیە ڕاست بێت لەبەر چی لەبەرەوە ئەوان بە تەجیزکردنی بەشێکی زۆر لە لیواکانی سەر بۆ وەزارەتی پێشمەرگە و بە تەرخانکردنی بودجەیەکی تایبەت بۆ موچەی وەزارەتی پێشمەرگە دەری ئەخەن کە ئەوان دڵسۆزیان هەیە بۆ ئەوەی کە سوپاشی یەکگرتووی کوردستانیمان هەبێ لەبەر ئەوە ئەوان بەڵێ ینی توانیوانە هەموو ئەو لیوانە تەجیز بکرێن و بە چەکی پێشکەوتووە بە هەموو شێوە ینی بە شێوەیەکی زۆر باش و بە شێوەیەکی زۆر ڕێکوپێک و منەظەم تواندراوە هەموو کەرەسە سەربازیەکان بۆ ئەو لیوانە دابینکەن کەوا ئێستاکانە بەشێکی زۆری لیواکانی سەر بە وەزارەتی پێشمەرگە و لە ڕووی موچەشەوەکو دەبینین ئەوان بودجەیەکیان تەرخان کردووە کە من پێم وایە بەڵێ ئەوان دڵسۆزێکی زۆر و بە ئیرادەیەکی زۆر باشەوە هاوپەیمانان لە هەوڵی ئەوەدان کە بە چاوی خۆیان سوپایکی یەکگرتووی کوردستان ببینن کە لە ئاستی بەرگریکردن و لە ئاستی ڕوبەڕووبوونەوەی هەڕەشەکانی نارانی میلەتەکەمان و بە تایبەتیش ترۆریستانی داعش بێتوانە بۆیە ئێمە بەڵێ پێمان وایە هاوپەیمانان زۆر لە خەمی ئێمەن
و هاوپەیمانان لە شەڕی ترورستانی داعش دەورێکی زۆر کاریگەر و باڵیان بینی ئەگەر نالەوانەیە بڵێم لە زۆر بواردا ئەگەر ئەوان لە پشتیوانی ئێمە نەبووینایە و لە زۆر جەبهە و لە زۆر شوێن ئێمە بە تایبەتی پاڵپشتی ئەوان لە هەموو بوارەکاندا دەوری کاریگەری هەبلوانەیە ئێمە لە زۆر شوێندا ئەگەر پاڵپشتی ئەوان نەبووە ڕوبەڕووی خەسارەتی زۆر گەورەتر ببووینای وەک ئەوەی کە بینیمانە شنگال ئێمە کۆمەڵ کوش کراین کوردەی برایە زیدەکانمان لەوێ خوشک و برایە زیدەکانمان بەنوێژینی وەڕۆ لە بەرچاوی هەموو عالم جارێکی تر کۆمەڵ کوش کران کە ئەمە یەکەمین کۆمەڵ کوژی نییە بەسەر میلەتی کورد بێت و ئەوانە ئێمە پێمان وابوو کە جارێکی تر لە دوای ساڵانی 91 و لە دوای پرۆژەی ئازادی عێراقەوە تەوەقوعمان نەدەکرد جارێکی تر میلەتی کورد ڕوبەڕووی کۆمەڵ کوژی ببێتەوە هەڕەشەی وا گەورە بێتەوە بەڵام فەرمو ئەوە بە چاوی خۆمان بینیماوتمان ئەنفال کۆتایی جارێک کە دووبارە نابێتەوە چیماباران دووبارە نابێتەوە بەڵام فەرم ئەوە دووبارە بۆ لەبەرەوە ئێستاش قسەکەی من لێرە ئەمەیە ئێستاش ئێمە با برادران هەموو بەرپرسە باڵاکان لە هەرێمی کوردستان با ئێمە ئەو بەرچاوڕوونی ئەوەمان هەبێ کە ئێمە هەموو کاتێک ینی لەبەر دەمی تەحەدیاتی نارانی میلەتەکەی کورد خۆمانین و هەموو کاتێک لەبەر دەمی هەڕەشەی کۆمەڵکوژین جارێکی تر لەبەر ئەوە باوانە زانین دنیا بۆ تا شامی شەریف ئێمە هیچ کێشەیەکمان نەماوە تایبەتیش برایەکانمان لە سنووری ناوچە کێشە لەسەرەکان ئێستا چاوی تەواویان لەسەر دەسەڵاتی هەرێمی کوردستانە کە بتوانین ئێمە ڕزگاریان بکەین لەو نەهامەتیانی کە ئێستا ئەوان ڕۆژانە تووشی بوون و ئاە بۆیە دەبێت ئێمە هەموو هەوڵەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتیش لە تەشکیلەی حکوومەتی ناوەندی عێراق لە ئێستا لە بەغداد دەبێت یەکێک لە خاڵەکانی ئێمە لە مەرجەکانی ئێمە کە بەداخەوە ینی ئێمە وەفتی هاوبەشی یەکێتی و پارتی وەکو بینیمان چاوەڕوانمان نەدەکرد بەو شێوەیە بێ کە ئێستاکانە بووە چاوەڕوانمان دەکرد ئێمە دەبێت ئێستاش هەروە بێت دەبێت ینی دەبێت ئەندام پەرلەمانەکانمان دەبێت فراکسیۆنەکانمان لەوێ ینی لە تەشکیلەی حکوومەتی ناوەندی بەغداد دەبێت دەخل لەسەر ئەوە بکەینەوانێکە ئەو مادە بە تایبەتی مادەی 140 و هەموو کێشەی جوتیاران لەو ناوچانە چارەسەر بکەین و ئانەوە براکانمان لەوێ ڕوبەڕووی هەڕەشەی زۆر گەورە بوونەوە ڕوبەڕووی تعریبێکی نوێ بوونەوە ئێستاکانە لەبەر ئەوە زۆر جار ئێمە لە خەتی تەماسین لەگەڵیان لە پەیوەندین ئەوان دەڵێن ئەگەر ئێوە بە هەرێمی کوردستان بە فریای ئێمە نەکەوێت و چارەسەری ئێمە لە بەغداوە بە شێوەیەکی زۆر منازەم و باش نەکرێت لەوانەیە ئەو برا کوردانەمان جارێکی تر ڕوبەڕووی ینی هەڕەشەی گەورە ببنەوە بەم هەڕەشانش لەوانە جارێکی تر بەشێک لەو ناوچانە ڕوبەڕووی ئاوەرە بوون ببنەوە بۆیە ئێمە پێویستە هەموو لایەکمان هەوڵەکانمان چڕ بکەینەوە لە پێناوی یەکێتی و یەکریزی گەلەکەمان لەسەروی هەموو شتێکەوە و هەروە چارەسەرکردنی ئەو کێشانی کە ڕوبەڕووی خوشکوبراکان بوونەوە لە ناوچە کێشە لەسەرەکان لە سەروی هەموو شتێکەوە تەماشا بکەین. باشە کاوسمان دیارە هەوڵەکان وەک لە ڕابردوو شابیندراوە بە تایبەتری ژەکێتی نیشتمانی کوردستان هەنگاوی ناوە بۆ یەخستنەوەی هێزەکانی پێشمەرگە و دیارتری نیشان هێزی پشتیوانی دوو هەروە هێزی پشتیوانیەکیش کە وەک سەرەتاش ئاماژەت پێدا کارکراوە بۆی بچێتەوە سەر وەزارەتی پێشمەرگە و جگە لەم هەوڵانەی کە لە ڕابردوودا هەبووە و ئەم چاکسازیانەی کە دەتانەوێت بکرێت بۆ یەخستنەوەی هێزەکانی پێشمەرگەوەروها ئیمتیاز و مافەکانی پێشمەرگە تا چەندە ئەم چاکسازیە دەتوانرێت هەنگاوێک بێ بۆ کارکردن لەسەر ئەو بەرگە و مادانی کە لە سوودی پێشمەرگە و یەخستنەوەی هێزەکانی پێشمەرگە بێت ئەو چاکسازیە یا ئەو هەوڵانە بەڵێ یەکێتی نیشتمانی کوردستانیش وەکو جەنابەت ئیشارەتت پێدا هێزەکانی پشتیوانی دوو کە لە سەروی 5,000 پێشمەرگەوەیە و هزار پێشمەرگەی منەظەم و نیزامی و هەمووی ینی ئتر چەک و ئەسڵحەی تەواو پێویستی هەیە کە ئەمە ماینێت پاچیە تەبعەن کە ئەمانە خراونەوە سەر وەزارەتی پێشمەرگە و هەروەها چەند لیوایەکی هاوبەشیش چەند لیوایەکی هاوبەش کە ئێستاکانە لەگەڵ سوپای عێراق کە قەرارەوە ئێستاکانە دروست بکرێت ئەو لیوا هاوبەشانش هەر لەسەر ناو هێزەکانی هەفتاوە خەڵک دیاری کراوە نێردراوە بۆ ئەو لیوایانە ئێمە بۆ ئومێدەین کە لە ئایندەیەکی نزیکدا هەم یەکێتی نیشتمانی کوردستان و هەم پارتی دموکراتی کوردستان هەوڵ بدرێت چارەسەری ئەو کێشە و مشکلانە بکەن کە لە نێوان لەبەر ئەوە حکومڕانی ئەمڕۆی هەرێمی کوردستان بە دەرەجەی یەک لە ئەستۆی ئەو دوو حیزبە دەسەڵاتدارەیە بۆیە خەڵکیش چاوی لەسەر ئەو دوو حیزبە و لەسەر هەموو حیزبەکانی تری کوردستانیشە بەڵام بە دەرەجەیەک مەسئولیەتەکە لەسەر شانی ئەوانە بۆیە دەبێت
بە فۆرمێکی نوێ بەلاپەڕەیەکی نوێ هەوڵ بدەن جارێکی تر دانیشتەکان لە نێوانی یەکێتی و پارتی دەست پێ بکاتەوە بۆ ئەوەی ئێمە بتوانین لە بەغداد ینی چارەسەری کێشە گرنگەکانی خەڵکی کوردستان بکەین بە یەکێتی و یەکڕیزی نەبێ ئەمە بە تەفرەقەیی ئەنجام نادرێت و نارانی میلەتەکەمان دەتوانن سوودێکی زیاتر وەربگرن لە تەفرەقەی ئێمە بۆ ئەوەی باشتر زەعیفمان بکەن و باشتر ناوچە کێشە لەسەرەکان بکەنە ئامانجی خۆیان و ئەو دەستەکان خۆش بێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ عوسمان سێدەری جێگری سەرۆکی لیژنەی کاروباری پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان کە لەمان ئامادە بوویت سپاس.